بەناوی خوای بەرز و نەوی و هەوراز و لێژان، بەناوی خوای ڕۆزی دەری پەیتول و گێژان. سڵام عەلەیکم. بەڕێزان، خۆم بە بەختەوەرە زانم کە لەم مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزانەوە فرسەتم هەیە کە 30 ڕۆژ لەسەر ڕێوڕەسمی شارستانی بگەینە خزمەتتان و هەر ڕۆژ بە هەڵقەیەک لەسەر ئائینی شەهروەندی یا ڕێوڕەسمی شارستانی لەگەڵ یەک بدوێین بەشک و بتوانین قۆناخێک ژیانی شارستانیمان بە بۆنەی ئەم ڕەمەزانەوە لەگەڵ یەکا بەرەو پێش بووین. بابەتی شارستانی بابەتێکی گونجاوە بۆ ئەوە کاتی لەسەردانین، بۆ ئەوە قسەی لەسەر بکەین و بۆ ئەوە خۆمانی تەکاڕێک بخەین تا نە شاروەندێکی شاری خۆمان بەڵکو شاروەندێکی جیهانی بین، بەڵکو بتوانین بۆ هەموو جێگەیەکی جیهان خۆمان و نەوەکانمان ئامادەگی ژیانی بە کۆمەڵمان تەکی خەڵکێکا وەکو ئێمە فکر ناکەن، وەکو ئێمە هەست ناکەن یا بیر و باوەڕیان وەکو ئێمە نییە، بتوانین ژیانێکی بەختەوەر بەسەر بەرین. پێویستە بۆ هاتنە ناو ئەم کۆڕوباسەوە پێشتر ئینسان و جیاوازیەکانی لەگەڵ سایری گیانلەبەرەکانە بەرچاو بکەین. ئینسان جانەورێک وەکو ئەو جانەورەکانی تر کە بۆ بەرژەوەندی خۆی و بۆ دوورکەوتنەوە لە ئازار و چەرمەسەری و ئەو شتانە ژیانی سەختەکات و هەوڵەدا و لە پێناوی ئەم هەوڵە کاتی وا هەیە ئەگا بە قۆناخێک کە کەسانی چواردەوری خۆیکی وەکو خۆشەویستەکانی تووشی کێشە و ئازار و زەحمەتەکە. لەبەرەوە ژیانی شارستانی بەرەو ئەمنیەت، ڕۆشت، گەشە، خۆشی و ئاسایش بڕوات، ئەبێ ئەم ئینسانە بناسین و بزانین چی تووشی ئەو کێشانەی ئەکات، ئاگای بکەین و کە خۆی لەو کێشانە بپارێزێت. ئینسان وتمان حیوانێک وەکو باقی ئەو حیوانەکان، حیوانێک کە بۆ بەرژەوەندی خۆی هەوڵەدات. لەم هەوڵدانەوە کاتی وا هەیە کە سایری گیان لەبەران ئەگرێت، تەسلیمیان ئەکات، ڕامیان ئەکات، لە ناویان ئەبات، هەم لە حیوان، هەم لە گیا، هەم لە نەبات، تا جێگایەکە دەستدرێژی ئەکاتە بنی بەحرەکان و ژێری عەرز و خۆی ئەگەێنێتە ئاسمان و ئەو کرەکانیش. ئەم بەشەرە جیاوازی چیەتێکی ئەو گیان لەبەرەکانە کە ئەتوانێ ئەم ئیشە گەورە لە بکات. با بەشەر تۆزێ زۆرتر بناسین. بەشەر جانەورێکە وەکو ئەو جانەورەکان کە جیاوازی وا لە خود کۆنتڕۆڵی و خودسەریە. ئەو جانەورەکان ناتوانن خۆ کۆنتڕۆڵکەن. لەبەر خۆشی خۆیان هەر کاتێک حەز لە هەر شتێک بکەن ئەیکەن. بۆ نمونە دەفعی حاجەت و بەگیرهاوردنی خۆراکێک بۆ خواردن. لە هەر کوێ جانەورێکی تر حاجەتی بێت وەگەرەکی وێ قەزای حاجەت بکە پرس ناکات. ئەم جێگە خاوێنە یا خاوێن نییە. پرسیوێت پرس ناکات ئەم خواردنە مافی ئەمە یا مافی ئەو نییە. هەردوو ئیشەکەی بەبێ ئەوە مافی بەرانبەر بەرچاو بکات جێبەجێەکات. بەشەریش لە دایکبوونا هەرواسە، لە بێشکە، لە ئامێزی دایکیا حاجەتەکانی دەفعکات و بۆ خواردنیش بە گریان و قێڕە و لنگکوتان دەستی لە هەرچیە بەرن بۆ ئەیخوات ئەگەر مافی کەسی تریشوێت. بەڵام لەگەڵ تربیەتە وردە وردە بەشەر بە قۆناخێک ئەگات کە هەموو شتێک ناکات و هەموو شتێک ناخوات، نە لەبەرەوە کردنی نییە یا خواردنی نییە، بەڵکو لەبەر ئەوە نابێ بیکات چون مافی ئەو نییە و نابێ بیخوات چون حەقی کەسێکی ترە. ئەمە ئەوێتە خود کۆنتڕۆڵی لە بەشەرە. باقی جانەورەکان بە غەریزە زندگیەکەن. ژیانێکی غەریزی ئەتوانین تەمسیلی بدەین بە مۆبایلێک و کۆک کریا بۆ سەعاتێک زەنگ بدات. حتمەن لەسەر ئەو سەعاتە زەنگ ئەدات، حتمەن ئاگادارمانەکاتەوە، بەڵام
بە دڵنیاییوە هەمومان دەزانین مۆبایلەکە خۆی نازانێ کام کات ئەشێ زەنگ بووە و بۆچی ئەشێ زەنگ بدە. هەنگێک کە وەکو بەشەر بە کۆمەڵ زندگی ئەکات بە غەریزە کاریگەرە مەلەکە مەلەکەس بەڵام مەلەکە خۆی نازانێ بۆچی مەلەکەس و کاریگەریش نازانێ بۆچی کاریگەریەکە و سەربازەکانیش نازانن بۆچی بوونە سەر پێشمەرگەی ئەم پورەی هەنگە کە دژمنی لێ دوور بخەنەوە کۆک کریاون وەکو دووربینێک فیلمەگرێ نازانێ کێس فیلمی لێگرێ وەکو مۆبایلێک قسە ئەکات قسە ئەبات قسە زەبت دەکات بەڵام نازانێ بۆچی ئەیکات و کام کات و لەگەڵ کێ ئەیکات. وابوو جیاوازی بەشەر هەدەفمەند بوونیەسی هەدەفی هەیە لەم کارانە ئەیکات یعنی ئەگەر سەفەر ئەکات ئەزانێ بۆ ئەیکات ئەگەر تربیەتی مناڵەکات ئەزانێ بۆ ئەیکات ئەگەر پارە کۆ ئەکاتەوە ئەزانێ بۆ ئەیکات ئەگەر پارە سەرفەکات ئەزانێ بۆ ئەیکات و ئەم هەدەفمەندیە کاتی وا هەیە لە ڕێگەی یاسا و حقوقی دیگەران خارجەوێ و هەدەفەکە بەرەو ئستبدا دەچووە کەسێکی تر ئەڕوتێنێتەوە کەسێک ڕێگە لە کەسێکی ترەگرێت و کەسێک ژیانی شاروەندان بۆ بەرژەوەندی خۆی تاڵەکە و خەڵک استثمارەکە ئەوەیە کە ئەشێ لە شاروەندیە بزانین چۆن ئەم مافانە لە لایەکە دابنین. بەشێکی تر کە تەفاوتی زندگی بە شەر و سایری گیان لەبەرەکانە فەردی و جەمعی زندگیکردنە. زۆرێک لە جانەوەرەکان ئەتوانن بە تەنیایی زندگی بکەن بە تەنیا ژیان بۆنە سەر بە تەنیا عمر بوونە سەر بە تەنیا خۆراکی خۆیان ژیانی خۆیان سەختی خۆیان بەبێ ئەوە چاوەڕوانی یارمەتی لە کەسێکی تر بکەن بوونە سەر بەڵام بەشەروانیە بەشەر تەواوی پێداویستیەکانی چی بۆ دابین بکەی بە تەنیا ناتوانێت ژیان بکە. وەکو تەمسیل دەگەڕێننەوە بەشەرێک لە تەنیاییە خۆی دەستی هەڵەوڕی و ئەیدا لە سەرشانی خۆی ئەوە کێو مەبەست لەم تەمسیلە ئەوەسە بەشەر تاقەت ناوات حەز ئەکات کەسێکی تر بێت حەدیەقەل گفتوگۆی تەکا بکات حەدیەقەل خودنمایی بۆ بکات خۆی پێیشان بدات ژیریەکانی خۆی تواناییەکانی خۆی داراییەکانی خۆی بەشەر بە تەوری کولی ئەهلی خودنماییە خۆ پێشاندان کە ئەگەر کەسی تر نەوێت بێتاقەتەوێت بەڵام کێشەی بەشەر والەوە کاتێک کەسێکی تر تێ حەز ئەکات لەو کەسە بانتروێت لەو کەسە بەتواناتروێت و ئەگەر شتێک ئەکەوێتە بینی ئەو کەسی ترە ئەم زۆرینەی بوات ئەم بەشی ئەو بدات دەسەڵات لە دەستی ئەماوێت و ئەم هەستی بەشەریە کە لە ژیانی بە کۆمەڵا حەز ئەکا خۆی خاوەنی قودرەت سروەت دەسەڵاتوێت کێشە لە بینی بەشەرەکانە دروستەکە و ئەوێتە هۆی ئەوە هەڵتەقن بە یەکە ئازاری یەک بدەن لە یەک دزی بکەن بە یەک درۆ بکەن کە ئەمانە ژیانی بە کۆمەڵیان تێکەدا بەڵام جانەورەکانی تر وەکو مێرولە وەکو هەنگ لە ژیانی بە کۆمەڵا نیەن لە فکری ئەوە کە خۆیان بۆ خۆیان شتێک بکەن کۆک کریاون وەکو چرخدەندەکانی سەعاتێک وەکو گێڕ و پێچ و جەڕ و مەنگەنەی سەیارەیەک بە یەکۆ کارەکەن سیارەکە بەرەو پێش بچوات بەڵام ئینسان بە ئەم هەموو زانینەوە نەیتوانیەوە وا بکات کە ئێمە لە ژیانی شارستانیا گەرەکمانە خۆمان بە مرتاحی ئەم شێوەی ژیانی هاوکارانە لەگەڵ یەکە بەرچاو بکەین. یەکێکی تر لە ویژگیەکانی بەشەر ئایندەنگەریە کە حیوانات نییانە. ئایندەنگەری یانی چی؟ مامۆستا پیرەمێرد لە پندێکی پێشینیا ئەفەرمێت پێشینان بۆ ئێمەیان کرد ئێمە بۆ نێکەین بۆ مناڵی ورد یعنی ئێمە هەر خۆمان نین ئێمە وەکو ئەو جانەوەرەکان نین تەواو بووین ئێمە داهاتوویش بەرچاوەکەین ئێمە بۆ داهاتوو لە ژیانی دوای مردنا قیامەت لە نەزەرا ئەگرین کە چاوەڕێن لەوێنە چاکیەکان و خراپیەکانمان ببینینەوە چاک و خراپ پاداشت بدرێتەوە و لە ژیانی ئەم دنیایچە هەر قیامەتێکی ترمان هە مناڵەکانمان دوای ئێمە چیان بەسەر تێت ئەگەر ئێمە دوای مەرزنبووینەوە حەز ئەەکەین چی بکەین بۆ مناڵەکانمان ئایا خەم و کەسەری مناڵەکانمان ئازارمان نادات بۆیە جانەورگەل هۆشی مناڵەکانیانیان پێوە نییە ئەگەر ئەوان بۆ داهاتوو فکریان کرایە
گوزەشتەیان هەڵ ئەگرتویان کردە مێژوو بۆ خۆیان و لە ڕووی ئەو مێژووە عبرەتیان نەگرت تا ئەو چتە بەسەر خۆیان نەهاتووە بەسەر مناڵەکانیان نانێت. مریشکەکان هەزاران ساڵە سەریان نەبڕین، گۆشتیان نەخۆین، هێلکەیان نەخۆین، ئەوان هەر دانەخۆن و بۆ داهاتوویان هیچ فکرێکیان نەکردووە. بەڵام بەشەروانیە ناتوانێت ژیانی دوێکەی تکرار کاتەوە ئەحساسی کامەرانی بکات. هەمیشە حەز ئەکات ژیانی داهاتووی لە ژیانی ڕابردووی باشتر بێت. و ملەتێکە ئارەزۆکانیان ها لە دوێکەوە ملەتێکی جێماون، ملەتێکە بۆ داهاتوو بەرنمەیان هەیە و حەز ئەکەن بەیانی بێت چون بەیانی خەونەکانیان بەدیتێت ملەتێکی بەختەوەرن. هیوادارم بەیانی ئێمە بەیانی بەختەوەریمانوێت لە ژیانی شارستانیا قۆناغێک بچینە بەرەوە کە بتوانین باشتر ژیان بکەین. لە حەڵقەی داهاتووە درێژەی ئەم باسە لە خزمەتتان ناوین. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.